هەموو داتاکان بە زمانی زۆر لە یەک شوێن کۆ دەکرێنەوە. لەسەر ئاستی نێودەوڵەتی لە تورکیا، لە ئێران، لە بەریتانیا و لە ئەڵمانیا بۆ هەر توێژەرێک لەسەر ئاستی دنیا کە بێت توێژینەوە لەسەر جێنۆساید و بە شێوەیەکی زانستی ئەرشیڤکردنی ئەم بابەتان ناوەڕاست یاداشتی لێکتێگەیشتنی نێوان هەردوو زانکۆیەکە لە حوتی ئەم پرۆژەیە سایتێکە یعنی ماڵپەڕێکە توێژینەوە بکە. هەر ئەوڕۆ لەگەڵ کاکتۆ نەریمان و برادرانمان لە بەشە کوردیەکەی بەتەواوی بکەوێتەکە. ئێمە دواتر لە ڕێی هاوڕێیانمان لە زانکۆی هەڵەبجە و وێبسایت تۆکمەیە لە ڕووی تەکنیکیەوە، بەڵام لێرە نووسیومە پاڵپشتیکردنی گرنگە. زانکۆمان باخچەی ژیانەوە دەکاتەوە کە لە چوارچێوەی پرۆژەیەکی گەورەدایە. دەمەوێت بە سوپاسێکی زۆرەوە ڕۆڵی زانکۆی سلێمانی لە هاوکاری و پاڵپشتیە بەردەوامەکانی بۆ زانکۆمان بەرز بنرخێنین، بە تایبەتی لە دابینکردنی تەواوی خەرجی پرۆژەکەدا لە دۆخێکی قەیراناوی و پڕکێشەدا کە توانی هاوکارمان بێت. ئەم چالاکیانی پێشوو کە باسمان کرد دەرخەر و سەرمێنەری کاری هاوبەش و چالاکی بەردەوامی نێوان زانکۆ و زانکۆکانی تری هەرێمی کوردستان و بگرە دەرەوەی هەرێمی کوردستانیشن. هەموو چالاکیەکانیش لە پێناو ئەو گیانی هاوکاری و ژیان دۆستیەیە کە لە هەڵەبجێدا لە مێژەوە تا ئێستا بەردەوامی هەبووە. سێەم لە ئاستی زانکۆشماندا کردنەوەی ستۆدیۆی زایاڵا کە لە کۆلێژی سیستەم ڕێبایەتیەکان و کردنەوەی تاقیگەیەکی نوێی کۆمپیوتەر لە کۆلێژی زانست دەبن بە یەکێکی دیکە لە چالاکیەکانی تایبەت بەمیادا کە هەردوو چالاکیە زانستیەکە ڕۆڵیان دەبێت لە پێشخستنی زانستی نەوەکانی داهاتووی هەڵەبجەدا. چوارەم هەر لە مەراسیمەدا لە چوارچێوەی چالاکیەکانماندا بێگومان چالاکیە زانستیەکان و تەکنیکەکان و تەکنۆلۆژیەکان ئەگەر چالاکیە هونەرەکانیشی لەگەڵدا بێ ئەمانە جوانێکی زیاتر دەبەخشن بە چالاکیەکانمان. بۆیە نمایشکردنی چالاکیە هونەرەکانیش بەردەوام دەبێت، بە تایبەتی نمایشکردنی چالاکی ژیان بەردەوام. بەڕێزان خۆشەویستان، جارێکی تر بە ناوی خۆم و ئەندامانی ئەنجومەن و مامۆستایان و فەرمانبەران و خوێندکارانی زانکۆی هەڵەبجەوە پڕ بەدڵ بە خێراتتان دەکەم بە هیوای ئەوەی لە ساڵانی ئایندەدا هەڵەبجەیەکی ئاوەدانتر و پڕ لە ژیان و دەستکەوت ببینین. نەمری و سەربەرزی بۆ تێکڕای شەهیدانی هەڵەبجەی هەرگیز نەمرو، ڕوڕەشی هەمیشەیی بۆ دەستی ڕەشی بکوژان و لە گۆڕنراوی باس. بەشی گەلەری کە وێنە و ڤیدیۆی تەدایە هەر لە بەشە ڤیدیۆیەکەی